و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبارەی ئەو کەسانەی کەوا داوێنی خۆیان بە پاکی ڕائەگرن، لە زینا دوور ئەکەونەوە، لە داوێن پیسی دوور ئەکەونەوە، ئەو هەموو ماڵە لەش فرۆشەیە هەیە، ئەو هەموو شوێنە هەیە بە ئاشکرا لەش فرۆشی لێ ئەکرێ، ئەو هەموو شوێنە هەیە کەوا بە نرخێکی هەرزانەوە زۆر بە ئاسانیەوە ئەتوانی خۆت بخزێنیە نێوی بەنهێنی و بە پەنهانی شەهوەت و ئارەزوی خۆت بەتاڵکەی، بەڵام نایکەی و خۆت ئەپارێزی لە سەردەمی داوێن پیسی فتنە و ئاشوبە. رسول الله صلى الله عليه وسلم أبو هريرة لي قريتوا لحديثك متفق عليه دا بشان بخاري مسلم إمام أحمد وترمذي نسائي الروايات عن كردو أزيز ما نفرم صلى الله عليه وسلم 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. أفرمي للروج قيامتا حوتشين كسهن حوت تعقمكم الله كسهن لجير سيبري عرش الله دان لو روجدا كهي سيبريك نيا هیچ ئارامگەیەک و مەوایەک نییە تۆ پەنای بۆ بەری و لەی بحەوێ و بحەسەوە ئیلا سێبەری عەرشی ئەڵڵا نەبێ. پەروەردیگار ئەو حەوت تاقمەیە جیاکاتەوە لە خەڵکەکەی تر، نابێ لە نێو ئەو نەهامەتیە و ئەم قوربەسەریە و ئەم سەختەی قیامەتا بتلێنەوە، ئەبێ جیا بکرێنەوە. یەکێک لەوانە کە پەیوەندی بە وتارەکەی ئێمەوە هەیە ئەفەرمێ ورجل دعته امرأة ذات منصب وجمال فقال إني أخاف الله. فەرمێ پیاوێکە ئافرەتێکی خانەدان و شۆخ و شەنگ و جوان بانگی ئەکا، داوای زینا و داوێن پیسی لێ ئەکا، داوای پەیوەندی و دۆستایەتی و دڵداری لێ ئەکا، بەڵام ئەم کەسەیە ئەو پەڕی ترس و بیمی هەیە بەرامبەر بە ئەڵڵا، دەڵێ ئینی ئەخاف الله، من لە خوا ئەترسم، من ترسی ئەڵڵام لە دڵدایە، ئارەزووی هەیە، شەهوەتی هەیە، دڵی بۆ ئەم ئافرەتەیە ئەچێ، بەڵام ترسی ئەڵڵا بەسەر ئەم شەهوەتە و ئارەزوی خۆیدا زاڵەکە، دەڵێ ئینی ئەخاف الله، من لە خوا ترسم، لە خوا، لە ترسی خوا ئەم هەموو زینا و داوێن پیسە و ئافرەتە بەدڕەوشێ هەیە، بەڵام ئەو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دوور ئەکەوێتەوە لە ئافرەتە بەدڕەوشت و سۆزانیەکان، دوور ئەکەوێتەوە لە شوێنە داوێن پیسەکان و لە مەساژەکان، و ئافرەتێکە بە هەمان شێوە زوور ئەکەوێتەوە لە پیاوی خراپ لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی ڕەب العالەمین پەروەردیگار دایەنێ و حەشریانەکە گەورەی ئەکا. مرۆڤ ئەگەر داوێنی خۆی بە پاکی ڕاگر گەورە ئەبێ لە دنیایە لەبەر چاوی خەڵکیدا، پەروەردیگار گەورەی ئەکا، خەڵک متمانەی پێیەتی، خەڵک سیقەی پێیەتی، خەڵک خۆشی ئەوێ، خەڵک میوانداری ئەکا، خەڵکە هێنێتە ماڵەکەی خۆیەوە. بەڵام ئینسانی داوێن پیس، ئینسانی بەدڕەوشت، کەسێک کە بەردەوام حاشاکم چاوی حیزە و چاو لە دەرە، بەردەوام بە دوای ژن و ناموسی خەڵکیەوە، خەڵک سیقەی پێ ناکە، خەڵک متمانەی پێ ناکە بهێنێتە ماڵەکەی خۆی، بۆ نەوەکو سەیری خێزانی کە، نەوەکو سەیری خوشکی کە، نەوەکو سەیری ناموسی کە،